یەک ئەم بۆ پرسی ئەمە بکەین سارەکەم زۆر نزمە ئەلویان بە کەڵک نایێت فکرەکەمان گۆڕی ئەگەر پێ بەکفارێک ئێستا گوێ لێ و دەری کرد ئەو بەفایارە دەرکاتەوە بۆری ئەمە ئەستور بێ ئێستاجی بۆ وانە بۆەوەی ساڵۆساکە دروستکەین ئاوانەمانە میکرد یا بچووکەکانە بۆ بێنم یاڵی بەیانیەوە حتا پەژڵی ئێستا ئەوێت چەندێکی مەجاالەوەنی مەجال جاکە گەرگە دوو پرسیارە زۆر خەڵگەی کرد یانوت کە ئەم ساڵۆنسایە کێشەی هەیە بۆ سیارە حەماوە بەنزین خواردن ئەو شتانی هەیە یانیەتی هەر ئەوەنە مەکینەکەی ساردە